جارێکی تر شەپۆلێکی تری ناکۆکی ناوێکیتی سەر هەڵدەداتەوە، بەڵام ئەم جاریان لە میدیا عەرەبیەکانەوە. جێگەی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق الئەوسەتی لەندەنی ڕایگەیاند هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەستی بەسەر دارایی و پێشمەرگە و پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتیدا گرتووە و دەیەوێت یەکێتیش بەرەو حیزبێکی بنەماڵەی ببات هاوشێوەی پارتی، ئەوانیش بوار نادەن یەکێتی بێتە حیزبێکی بنەماڵەی. کۆسەد ڕەسوڵ ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە کاتێکدا تا ئێستا جەلا تاالبانی زیندووە، بەڵام هێرۆ ئیبراهیم ئەحمەد خۆی وەک سکرتێری یەکێتی نیشان دەدات و کۆنتڕۆڵی دارایی یەکێتی کردووە. لە بەشێکی تری چاوپێکەوتنەکەدا کە ڕۆژنامەنووسی عراقی مەعەد فەیاز ئەنجامی داوە، کۆسەد ڕەسوڵ دەڵێت بەهۆی شەڕی دژی داعش و ناکۆکیەکانیان لەگەڵ پارتی و بزوتنەوەی گۆڕاندا لە ئێستادا ناتوان کۆنگرە ئەنجام بدەن. ئەم قسانی جێگری سکرتێری گشتی یەکێتی لە کاتێکدایە کە ماوە لەگەڵ گۆڕانکاری پێشهاتەکاندا ناکۆکیە کۆن و تازەکانی ناو باڵەکانی یەکێتی بە قۆناغی گرژی و بێدەنگ بوونەوەدا دەڕوات، بەڵام پێدەچێت گرژی ئەم جاریان پەیوەست بێت بە دەرکەوتنی کوڕەکەی دیکەی تاالبانیەوە لە ناو دیمەنی سیاسی یەکێتیدا، ئەویش دەرکەوتنی پاڤێل تاالبانی کوڕە گەورەی تاالبانیە کە لە چەند مانگی ڕابردووە لە چەند کۆبوونەوەیکی داخراوی حیزبیدا بەشداری کارا دەکات. ئەمەش بەڕای هەندێک لە چاودێران قۆناغی دووەم و هێواشی دەرکەوتنی کوڕێکی تری تاالبانیە بۆ ناو کاری سیاسی، ئەویش لە ڕێگای کاری حیزبیەوە بە پێچەوانەی قوبا تاالبانیەوە کە تا ئێستا لە کاری حکومیدا کار دەکات. هەر لەو چاوپێکەوتنەدا کۆسەد ڕەسوڵ ڕاشی گەیاندووە کێشەی شەخسیان لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەددا نییە، بەڵکو کێشەی ئەوان لەسەر بەهێزی و داهاتوو یەکێتیە. بۆ یەکەم جاریش کۆسەد ڕەسوڵ دان بەوەدا دەنێت کە لە نێو یەکێتیدا باڵی جیاواز هەیە، ئەویش باڵی کۆسەد ڕەسوڵ و بەرهەم ساڵح لەلایەک و باڵی هێرۆ ئیبراهیم ئەحمەد لەلایەکی ترە. کۆسەد ڕەسوڵ لە قسەکانیدا ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو دەسەڵاتانەی کە ئێستا هەیانە لە ڕێگەی کۆنگرەوە پێیاندراوە و تەنها کۆنگرەش دەتوانێت لێیان وەربگرێتەوە. بە بڕای بەشێک لە چاودێرانیش هاتنە ناوەی درەنگ وەختی کوڕە گەورەکەی تاالبانی بۆ ناوکاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکی بێدەنگی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە بۆ دابەشکردنی حکوومەت و حیزب بەسەر دوو کوڕەکەی تاالبانیدا. ڕەنگە هۆکاری ڕەخنە توندەکانی ئەم جارەی کۆسەد ڕەسوڵ عەلی جێگری سکرتێری یەکێتیش لە هێرۆ ئیبراهیم ئەحمەد و تۆمەتبارکردنی بەڕەوتی کارکردنی بنەماڵەیی لەوە بێت کە ناوبراو وەک هاوسەری تاالبانی کار بۆ میراتگیری بەشە دەسەڵاتی حیزبی و حکمی یەکێتی دەکات بەسەر دوو کوڕەکەیدا. هەر لەو چاوپێکەوتنەدا کۆسەد ڕەسوڵ کە هاوکات جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە لە جاران ڕوونتر ڕەخنە لە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان دەگرێت بۆ سەر کارەکەی لە پەرلەمان و دەڵێت کەس مافی ئەوەی نییە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارانی گۆڕان بگرێت بچنە هەولێر. کۆسەد ڕەسوڵ قسەکانی بەوە کۆتایی پێدێنێت کە دەبێت سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت نەک لە ناو خەڵکەوە.